کفنیان لەبەر کردبوو لە کۆتاسادا کە خەریک بوو بە خاکی بسپێرن جوڵا و زانیان کە زیندووە. ئەمە چیرۆکی ئومێد حەمەعەلیە، ئەو کابرایی کە ئەمڕۆ لە هەڵەبجە تابلۆی ئۆتۆمبیلیان پێشکەش کرد. ئەمڕۆ کە پەیوەندیم پێوە کرد پێی وتم من 3 جار لە مردن گەڕاومەتەوە لەبەر ئەم هۆکارەیە کە ئەمڕۆ تابلۆکەیان پێشکەش کردوم و وەشەوێ پێیان وتم کە سبەینە تابلۆکان پێشکەشەکەن و بەمە زۆر دڵخۆش بووم. ئومێد لە ساڵی 1974 کاتێک کە هەڵەبجە بردومانەکرێت لەو کاتەیە تەمەنی 1 ساڵانە بێت و لە باوەشی دایکیا بێت. ئەم بریندارە بێت و دایک و خوشکەکانی شەهید دەبن. لە ساڵی 1970 کە جارێکی دیکە هەڵەبجە کیمیابارانەکرێت ئومێد بۆ جاری دووەم بریندارە بێت و خوشک و براکانی لە دایکی دووهەمی لەدەسەیات. برینەکەی سەختە بێت و ئەبرێتە ئێران لەوێ لەگەڵ کۆمەڵێک برینداری تر کە شەهید دەبن لەوێ ئومێدیش کف نەکرێت. لە کاتێکی بانە گۆڕستان بۆی بە خاکی بسپێرن چەند کاتێکی کەم پێشەوەی کە بە خاکی بسپێرن ئومێد دەجوڵێ و هەستەکەن کە زیندووە. جاری سێیام کاتێک کە ئاگەڕێنەوە بەر شاڵاوی ئەنفالکراوەکانەکەوێت لەوێ ئەبرێتە کەمپەکان. بەڵام ئەو کاتێک کە قەرارە ئەمان ئەنفال بکرێن شەڕی کۆیتی بەسەردادێت و ئەمان ڕزگاریانە بێت. ئەمە چیرۆکی ئەو پیاوە بوو کە ئەمڕۆ تابلۆی ئۆتۆمبیلی هەڵەبجەی وەرگرت. لەمڕۆوە من و هەموو هەڵەبجەیەکانی تر ئەتوانین ببینە خاوەنی تابلۆی ئۆتۆمبیلی هەڵەبجە کە کۆدەکەی 23.